دەیگیانە ئاوا بیگرە. نیشان لێم نەدا. لێی دەدەی؟ دەی جوان داینێ تەواو؟ کەمە بەرزیکەوە؟ ئەرێ وەڵا. ئەفەرین بۆ تۆ پاڵەوان. دەی بۆ ماڵەوە. دایەت خوا جارێکی تر. ناجەوە کە ساردە تووشی هەڵامەت دەبی. دەی. ئۆف چێ نیشانت بوو؟ گەر من ئاواتت نەبووم چێ ئاواتت بووە؟ لاچۆ لای نیشانەکە. ئاواتی تۆ زەنگیش بوو؟ لا ناکەوی؟ یان عومەر؟ تۆ چی دەزانین لەبارەی عومەر؟ دەزانم خۆشەویست بووی. دەزانم داوای تۆی کرد بوو. دەزانم تۆ تێنەگەیشت بوو. ئەوە دەزانم هەر چاوی لێت بوو. دەزانم زیاتری لێت دەویست. باش دەزانم زیاتری لێت دەویستی. هیچ شتێک نازانی. دەزانم کە نەیدەویست کەستری خۆش بووە. دەزانم کە هەمویان یاریان پێدەکرد. دەزانم کە تۆ باوکە چۆن یاریتان پێکرد. بەهار پێیوە تۆی. بەهار هیچ شتێک نازانێ. دەزانم کە تۆ چەند ترسناچی. دەیبینم تۆ تەنها ژنێک نی. تۆ تەڵەکەی. ئەوانە دەزانم. کەوایە بڕۆ. مادەم هەموو شتێک دەزانی. دەستەوێت چیتر بزانی؟ ڕاکە. دوورکەوە. بەردەوام بە. دەمەوێت بزانم تا چێ بەرەو پێش دەچی. تا چەند دەتوانی بەرەو پێش بڕۆ ئەیشان. بۆ بەدەستهێنانی ئاواتەکەت چەندی تر دەتوانی بەرەو پێش بچی؟ تا کۆتایی. تۆ چی؟ من تۆ نەناسم پێم بڵێ تۆ چی؟ باشە ئەی تۆ کێی؟ خۆت پێ لە من باشترە؟ تۆ ژیاری بە بەهار دەکەی. چ جیاوازیەکتان لەگەڵ من هەیە؟ من هەرچێک موازە تۆ ناهێنم. تۆ چێت خۆش دەوێ؟ چێت دەوێ؟ هیچ کەسێک. کەسم خۆش ناوێ. تۆشم خۆش ناوێ. عومەریش جەنگیزیش باوکیشم. ئەو باوکەی منی بە شێوێک پێ ڕاگەاندووە کە ئێوە خۆتان بە بەهێشتە دەگەن بەرامبەر من ها؟ دێن و ئەسبەکەتان بەرامبەر من تاو دەدەن. هەرچێک بتانەوە دەیکەن. بەڵام ناتوانم. لە ملتان و دەتان بڕم تا ناخی دڵتان. ناتوان هیچ لە من بکەن. باوکە شەناسی تۆ دەکا ئەیشان. باوکم. باوکم منی لە ژوورێ کرد و کلەکانیشی فڕێدایە کەندێکەوە. ئیتر کەس ناتوانێت لێوە دەرم بێنێ. زۆر حەز دەکەی من ڕزگار بکەی ناتوانی. باشترین شیان ناتوانێ. عومەریش نەیتوانی؟ ئەزەل گەر عومەر ئێستا لێرە بووایە هەردووکمانی بەیەکەوە بدیتایە منی لە خۆم نا لە تۆ ڕزگار دەکرد. عومەر لێرە بووایە من نات بەڵکو تفی لە ڕووی تۆ دەکرد. من تۆم دەوێ ئەزەل. بەڵام دڵم دوێنێ زانیم لە ماڵی پورم. دڵی من لە دوای تۆ نایە. هەموو کاتە لە دوای عومەر دەگەڕێ. تێم گەشتی؟ ڕاستی دەڵێی؟ نەخێر. من ڕاستی ناڵێم.
لەبیرت کرد من ژن و ئەو شتانە نیم تەڵەکەم دوای ماڵەکەم بۆ خایەن ناکەینەوە باشە کاکە؟ خۆی پیسە خایەنکردنەوەی ناوێ شتێکی ئاوایە؟ ئەوانەش بێنە بەڵام ئێمە بە دوای کاسێتێکی ڤیدیۆیی داین بیان هێنا کاکەوانت بچی ئەوانە فیلمی ڕتوشتیوە کاسێتی کۆن پەیوەندی بە کاروباری ئاسایشەوە هەیە کۆنە و دۆزراوەتەوە بەتاڵە من دەسم لە حەمام دەگەڕم باشە؟ کاکە بڵێ کاسەتێکی کۆنی ئاسایش هەیە عەلی کوتی بەرەو سێدارەم ڕادەکێشێ کوڕە هەرچی هەیەی ئێمە بۆمان کڕیوە ها تەپۆ لەگەڵ تۆمە کوڕە تەپۆ پەیوەندی بە عومەرەوە وا بزانم کاسەتی دزی کوشتنەکە لە لای سەردارە ژاردوێتەوە دژی ئەوان بەکاری دێنێ بیدۆزەوە تۆفێق تۆ بیدۆزەوە پێش عەلی ئەوە لەگەڵ چێ قسە دەکرد کوڕە لەوێ سەیر ڕۆژنامەکانم دەکرد تێناگەمەگە بە ورتەور نەیخێنمەوە من ئەو شو دەسمە لای کەسێک لە زیندان وەک برا گەورەی کاکم وا بوو ناوی ئەوەیە ڕامیس قەلەندەر ئەو پیاوەیەکی کە لە قوماربازە کۆنەکان و ئەو شتانە وتم با تۆش ئاگدار بی ئەگەر یەک دوو سعات دوا کەوتم نا بابە چی ڕۆ دەدا قابلێتە ناوتم تۆش بزانی و ئاگدار بی دەی ناونیشانەکە بنووسە ئەو شتا زۆر گرنگکە بزانی بەوەیەوە شتێکی نوێم بۆ دیار دەکەوێت ها شوێنەکە بینایە زۆر کۆنە و ژێرەوەی دوکانە لای بەخسی شنەوبەر وتم ئاگدار بە تەلەفۆن دوای دوو سعات زانە سەلامەتم لای بەخسەی سنەوبەر مالیحە سیرکە چیت لەسەر خۆتێناوە لە بەیانیەوە لقمەیە نان نەچۆتە ناو دەمت دەوەرە با دوو هێرگە کوڵاوی لەگەڵ خۆم بێنم مالیحە